ئێمە ئاها یان هەر هەنگاو کەرکووک ناڕاتە پێش ئەگەر ئاهاوایی دژایەتی یەکتری بکەین. بۆ جاری یەکەم نییە کە ڕێکەوتی نەوتی لە نێوان هەردوو حکومەتی هەرێم و حکومەتی عێراق سەبارەت بە نەوتی کەرکووک ئەنجام دەدرێت بە بێوەی حکومەتی خۆجێی پارێزگاکە لێگادار بێت. ئەم لایەنە بۆتە جێی پرسیاری کەرکووکیەکان و ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکەش بە شێوازی زۆرە و زۆر ڕەخنە لەو کارە دەگرن. بەپێی دەستور هەر ڕێکەوتنێک ئەبێ حزوری حکوومەتی کەرکووک چ ئەنجومەن چ پارێزگا لەو ئاگدار بن لەو مەسەلە و خۆشانی تا بە موافقەتی ئەوانیش بچووکە دەستورە و سەلاحەتی داوە بە پارێزگاکان لەکە کوت و پرسێرەکەی اتفاقی کراوە. ئەمە جگە لە نوێنەرەکانمان لە بەغا چ لە پەرلەمان چ لە وزارەتەکان و حکوومەتی بەغا و بەڕاستیش حکوومەتی هەرێم کە ئەم پێشوەخت خەبەر نادەن بۆ ئەم مەسەلە و ئەجنداکانیان بەڕاستی کە خەبەرمان نەدەنێ ئەمە دڵگرانە بین لەو مەسەلەیە. بەبێ پرسوڕای خەڵکی کەرکووک ئەوان قەراری خۆیان نەدەن ئەگەر خاوەن کەرکووک بن دێنە مەیدان و حەسمێکەن یەکلایەناڵێن کەرکووک بەشێکە لە کوردستان بە خوێن گردومانێتەوە. جێگای داخە بەس تەنها ئەوەیە کەوا باسی نەوتۆغاز و خاوەن قەرار و بڕیارن لە جیاتی ئێمەش ئەوش وەزعی خەڵکی کەرکووکە و نەبوونی و ماڵوێرانی ڕووی نێما کردو. من هیوادارم حکوومەتی عێراقیش بە هەمان ڕێچکە بە هەمان شێواز چۆن ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پابند بۆ ڕێکەوتنە حکوومەتی عێراقیش بە هەمان شێوە پابند بێ بەو شایستەدارانی کە لە سەرەتێ بەتایبەتی لە میزانی پیترۆدۆرا من قسە ئەکەم ئەو پارەیەمان بۆ دەفع بکە بەتایبەتی ئێستا لەو ڕێکەوتنی کەسە بەم دوایە کراوە لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان. من یەک پرسیارە ئەوژێنم بۆ هەردوو حکوومەت کەرکووک شایستەدارەکانی کەرکووک لە میزانی پیترۆدۆرا لەکوێ ڕێکەوتنەکەیە. پەرلەمانتارێکی عێراقیش قسەی خۆی هەیە لەسەر ڕێکەوتنە نەوتیەکان کە لە ماوەی ڕابردوو سەبارەت بە نەوتی کەرکووک لە بەغدا ئەنجام دراون و پێی وایە لە ڕێکەوتنەکاندا پێشێری دەستور کراوە. وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەندامەکانی بریتی بوونە لە پارتی دیموکراتی کوردستان تەنها چوونەتە بەغدا و قسەیان لەسەر نەوتی کەرکووک کردووە لە هەوڵی ئەوەدان ڕێکەوتنێکی نەوتی لەسەر لەگەڵ حکوومەتی اتحادی لەسەر نەوتی کەرکووکەن پێم وایە ئەمە کارێکی نایاساییە نادەستوریشە و دەبێت پرسوڕای ئەنجومەنی پارێزگای کەرکووک وەربژیرێت و دەبێت ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پەرلەمانتارانی کەرکووک نوێنەرانی کەرکووک لە بەغدا ئاگادار بووناتەوە. بەداخەوە هیچ لە ئێمە ئاگادار نەبووینە و شتەکان لە ئەعلام بیستراوەتەوە هەرچەندێت تەنها ئەمە بەس ڕێکەوتنێکی سەرەتاییە چونکو بە نەتیجە دەبێتە پەرلەمان و لە پەرلەمانیش جێ بکرێتەوە لە قانونی موازنە بۆی قوتی یاسایی و دەستوری بۆ دروستکرێت لە ئایندەیە. بەڵام هەمیشە ئەم پیشەلکاریانە لایەن وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەکانی پێشووتر و ئێستاش بەرامبەر بە خەڵکی کەرکووک و کەرکووکیەکان کراوە بۆیە قابلی قبولکردن نییە. دەبێت بە حەقیقەت مووقفی خۆمان پیشان دەین و ئاگاداری ئەو وەفدە بکەین کە ڕۆشتون کە ئەم ڕێکەوتنە لەسەر نەوتی کەرکووک و بێ حزوری کەرکووکیەکان قابلی قبولکردن نییە. لە سواسەوەی بەدۆداچوونەکەمان هەوڵماندا زانیاری لەباری ناوەڕۆکی دوایین ڕێکەوتنی نەوتی نێوان هەرێم و بەغدا بزانین و داتاوە ماریش لەباری ڕێژەی هەناردە و پشکی کەرکووک لەو نەوتە بزانین. بەڵام وەک ئەندامانی ئەنجومەن وتیان ئێمەش وەک تۆ زانیاریمان لا نییە. بەپێی ناوەڕۆکی دەستوری هەمیشەی عێراق بۆ هەر پرسێک کە پەیوەست بێ بە نەوتەوە پێویستە حکوومەت بۆ ئەنجومەنی پارێزگاکان بگەڕێتەوە. بەڵام لە ماوەی ڕابردوودا چەندین ڕێکەوتن کراوە لەسەر پرسی نەوتی کەرکووک بە بێوەی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم بۆم ئەنجومەنە بگەڕێنەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.